والله من خلق قنت قايمة وما سبيزوي تلفوني أنكر ساعة حفت كم ده قبي وتي أنا حاله مسلك لدواء أو تشار نفر خنكانة هات جيش نيرة من وشتي قس ميرة دو ترميان دري نابي دوانش لنا ما بي دواء أو تدو ترمكي ترمانش دري نار راني پزیشکی دادی بەردەڕەشمان کرد بەس بەداخەوە چاریان مردبین و بەڕاستی هەر چاریان گەنج بین لە تەمەەن 25 ساڵ بین زۆر بەداخەوە هینجی بەڕاستینە ئەو نەبی لێرە بخەنکەین بەس دیارە مەلەوانیان نەزانانی و قەدەر ئەوابی والله من برادری جەمال برادرمە قایمەوەیە تەلەفۆنی بۆم کرد گوتی وەرە حاڵ و مەسەلەی ئەوایە منیش بەڕاستی جەماعەت قایمەوە یانە دەستخۆشییان لێ دەکەین بەڕاستی بە زووترین کات گەیشتنەیرە 6 نەفەر 10 نەفەر گەشتنەیرە تیمên bêjin bergiriya şaristanî hêvêt melavaniyezî gehişt hêre والله هیچ تیم نەگەشت گەیرە ئێمە ئەوەی خۆبەخش گەشتمانێرە چ تیم مەلەوانی حکوومەت و لە ئەولا نەگەشت گەیرە و خوبەخشا تەرمینادەریان ئێمە خۆبەخشی هاتمان تەرمان ناگەی و هەمی جاریم ساڵێ شەشەمین حالەتە لێرە ڕێ بدەت داوا لە ڕێگەی کەناڵەکانتان داوا لە خەڵک دەکەین نێزگ ئەو شک لە شوێنانە نەکەونەوە